ساڵی 2025 زیدارایی نەخۆشخانەی میهرەبانیمان دابەش کردووە چارێکی یەکەمی کە لە مانجی 1 و 2 و 3 پێکاتووە داهەتی مانجیە داهاتمان و خەرجەکان و ئەو قازانجەی کەمایتەوە لێرە ئیشارەتمان پێدایە بۆ نمونە مانجی یەکمان 774 میلیۆن و 578 هزار دینار داهاتمان بووە خەرجەکەشمان 79315 دینار بووە ئەو قازانجێکە لە مانجی یەک لەومان مایتەوە 65 میلیۆن و 262400 دینار عێراقی بووە مانجی دوو بە هەمان شێواز 675,231 دینار داهاتمان بووە خەرجەکەمە 615 میلیۆن 504,400 دینار بووە ئەوەی کەمایتەوە وەکو قازانجرەوەمان 59 میلیۆن و 726,800 دینار بووە مانجی سێ بە هەمان شێواز 573 میلیۆن 349 هزار دینار داهاتمان بووە خەرجیمان 509 میلیۆن و 769,400 دینار بووە 63 میلیۆن و 579 هزار دینار لە مانجی سێ لەبەمان وەکو داهاتمانەوە تۆتەڵی ئەو سێ مانگەی 188 میلیۆن و 568,800 دینار داهاتمان بووە قازانجمان بووە چارەکی دووەمی ساڵی 2025 کە پێکاتوە لە مانجی 4 5 6 بە هەمان شێواز داتاکان بەو شێوازەیە داهاتمان 802 میلیۆن 744,600 دینار بووە خەرجیمان 751 میلیۆن 639 هزار بووە قازانجەکەشمان 551 میلیۆن و 105,600 دینار بووە مانجی 5 773 میلیۆن 690,400 دیناری عێراقی بووە خەرجیمان 689,630,200 دینار بووە 84 میلیۆن داهاتی مانجی پێنجمان بووە مانجی شەش بە هەمان شێواز داهاتمان بۆ شێوازەی بووە خەرجیەکەمان ئەوەندە بووە قازانجیشمان 86 میلیۆن و 889 هزار دینار بووە کوێ گشتی ئەو سێ مانگەی چارەکی دومیش 222 میلیۆن و 55,400 دینارمان بەدەستی نایە چارەکی سێم کە مانجی 7 لە خۆ دەگرێت داهاتمان با بڵێن مانجی 937 میلیۆن 280,400 دینار خەرجیمان 825 میلیۆن و 294 هزار قازانجمان 111 میلیۆن و 986 هزار دینار بووە مانجی 8 بە هەمان شێواز 99 میلیۆن و 380 هزار قازانجمان بووە مانجی 9 85 میلیۆن و 9400 دینار قازانجمان بووە کۆی گشتی ئەو سێ مانگەش 296 میلیۆن و 314,200 دینار قازانجمان کردیە چارێکی کۆتایی کە لە مانجی 11 پێکاتیە داهاتی مانجی دەمان 820 میلیۆن و 915 هزار بووە خەرجیمان 743 میلیۆن و 708 هزار بووە قازانجمان 77 میلیۆن بووە لە مانجیدا 77 میلیۆن و 107 هزار مانجی 11 ئاکەزە بە هەمان شێواز داهاتمان 790 میلیۆن و 636 هزار خەرجیمان 711 میلیۆن و 1 هزار بووە داهاتمان 79 میلیۆن و 634 هزار بووە مانجی 12 کۆتایی داهاتمان 791 میلیۆن و 224 هزار بووە خەرجیمان 717 میلیۆن و 410 هزار دینار بووە داهاتەکەشی قازانجمان ینی 73 میلیۆن و 800 هزار بووە کوێ گشتی ئەو سێ مانگەی ئەخێریش 230 میلیۆن 655,600 دینار قازانجمان بووە ئێستا ئەگەر چارێک یەکەم گوتمان 188 میلیۆن بووە چارێکی دووەم 222 میلیۆن قازانجمان بووە چارێکی سێمی 2025 296 میلیۆن بووە چارێکی چارەمی 230 میلیۆن بی یعنی کۆی گشتی ئەو ساڵێکی کە قازانجمان کردووە 937 میلیۆن و 564 هزار دینار بووە میهرەبانی دڵسۆزی و لێزانی